الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. خوایە بمان کەرە خزمەتکاری زانایان، خوایە حرمەتی زانایان لە دڵ و دەروونمانە زیاد بکە، خوایە پێشەوایەتی ئەم میلەتە بگێڕەوە بۆ ژێڕکێفی زانایان، خوایە دوژمنانی زانایانی دین هدایەت بدە، خوایە وحدەت لەناو عولەمای ئەم میلەتەیە دروست بکە. خوا جل جلاله لقرآن دا أفرمي يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. خوا جل جلاله أهل ديني برس كردوتوا لناو أهل ديني شا بچن بليك إيمان داراني برس إيمان دار عالمكاني برستر كردوتوا. أما نقطة كي زور گرنگه حرمتي أم ملته و گوري أم ملته خوا بوي داناوه زانایانی ئاینیشی لەناو ئەواندا زیاتر بەرز کردوێتەوە. دیقەت بدە ڕەب العالەمین نمونەت پیشان ئەدا، ئەفەرمێ ئەو کەسەی کەوا عالم نییە وەک کوێر، ئەو کەسەی کە عالمە بەسیر دەستگری ئەو، ئەفەرمێ هەل یەستەوی الأعمى والبەسیر، ئەو کەسەی کە کوێرە ئەو کەسەش کە چاوی هەیە وەکو یەکوان، یانە لە ئاەتێکی تردا ئەفەرمێ هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون، ئەو کەسانەی کە شارەزان لەگەڵ ئەو کەسانەیە کە شارەزانین وەک یەک نین بێگومان. دیارە ئەم ئاەتانەی ڕەب العالەمین ئەم وتە شیرینانەی خوا جەل جەلاله حورمەتی عولەمای ئیسلام زیادەکە، ئەبێ هەموو موسڵمانێک لە ناخی خۆیەوە هەست بەو حورمەت و گەورەیە بکات کە ڕەب العالەمین بە هاوتای یەک بە یەکسان دای نەناون، بەڵکو ڕوتبە و دەرەجاتی بە عولەمای ئیسلام داوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەندین فەرمودەیە باسی گەورەی عولەمای کردووە. ئەفەرمێ لە فەرمودەیەکە إن الملائكة لتضع أجنحتها رضا لطالب العلم، مەلائیکە باڵەکانی خۆیان ڕائەخەن لەبەر ڕەزامەندیان بەو کارەی کە طالب العلم پێی هەڵئەستێ، ئەو کەسەی ئەوێ فێری علم بێ پێی هەڵئەستێ باڵەکانیان ڕائەخەن بۆی. أفرمي لحديث كتيرا إن العالم ليستغفر له من في السماوات ومن في الأرض. أفرمي كسك كوا عالم بي خوا علمي بي عطا كرد بي، أفرمي هرچي لآسمان كانوا أوج لزويدا هرهمو أمانة داوي لخشبوني لخوابو أكن جابزانا أويك لآسمان كان بهمو ملائكة همو داوي لخشبون بو عالمكن، ئەوەی کە لەسەر زەویایە مێرولەیەک تەنانەت وەکو لە حەدیثە هاتووە حوتێک لە دەریادا هەر هەمویان سەڵەوات و ئیستیغفار بۆ سەر ئەو کەسە ئەنێرن کەوا عالمە و علمی کردووە. لەم میلەتەی ئێمەدا مامۆستایانی ئاینی هەن، عولەمای دین هەن، عولەمای ئیسلام وجودیان هەیە. ئەوە فەزڵێکی ڕەب العالەمینە بەسەرمانەوە کاتێک کەوا لەم میلەتەیە تۆ عولەما ئەبینی، فقەها ئەبینی، ئەمە گەورەیەکی زۆر گەورەیە. پێویستە سەرجەمی موسڵمان لە ئاسی ئەو گەورەیە بێت و بیپارێزێ. دیقەت بدە سەحابە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ لە بینی یەکترە چۆن حورمەتی عالمەکانیان گرتووە. عەبدوڵڵای کوڕی مەسعود لە ڕیوایەتێکە دەسی زەیدی کوڕی ثابت ماچەکە، لە ڕیوایەتێکی ترە عەبدوڵڵای کوڕی عەباس دەستی ماچەکە، لەبەر ئەوەی زەیدی کوڕی ثابت عالمێکی گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شاهدی بۆ ئەدا، ئەفەرمێ ئەفرەضکم زەید، ئەوەی کە لە علمی میرات لە هەمووتان زیاتر ئەزانێ بریتێ لە زەیدی کوڕی ثابت. دەی بزانە ئەصحابی ڕەسوول الله صلی الله عليه وسلم چۆن لە بینی یەکترە حورمەت لە عالمەکانیان ئەگرن، بە گەورە سەیری عالمەکانیان ئەکەن. اینجا بزانە ئەم میلەتەی ئێمە گرنگیەکی زۆر گەورە هەیە بۆ عولەمای دین، بۆ عولەمای ئیسلام، خاڵێکی زۆر گەورە هەیە کە ضرورە هەموو موسڵمانێک بیزانێ کە ئەویش ئەوەیە مامۆستایانی ئاینی لە واعیکردنەوەی ئەم میلەتەدا دەستێکی زۆر باڵایان هەبووە. هەمیشە ئەم میلەتەیان چاوڕۆشن کردوێتەوە، دوو خیتابێکی ئەخلاقی زۆر گەورەیان بۆ ئەم مجتەمەعە پێشکەش کردووە. بیرکەرەوە ئەمە مانگی ڕەمەزانە، ئەگەر مزگەوتەکان چۆڵ بوونایە و مامۆستای دین تایە وانەی نەوتایەتەوە چ وێرانەیەک ڕووی ئەدا.
پێویستە هەر یەکێک لە ئێمە بەو نەزەریەوە سیر بکە، سەیری گرنگی مامۆستایانی ئاینی بکە. ئەی کێشەی ماڵەکان سەدان دەیان کێشە دێتە بەردەستی مامۆستایانی ئاینی، بۆ چارەسەر خەڵک بە پەرۆشەوە دێت بۆ پرسیارێک، بۆ کێشە و گرفتێکی عائیلەوی کە مامۆستایانی ئاینی بۆی چارەسەرەکەن. غەیری ئەمەش سڵح عەشایریەکان ئەو کاتانەی ئەو برایانەی دڵیان لە یەکتر ئێشێ، مەگەر مامۆستایانی ئاینی دەورێکی کارایان نییە لەسەر ئەوەی بتوانن ئەو خەڵکە بۆ ڕێڕەوێکی ڕاست، بۆ ڕێبازێکی چاک بهێنن. جا بزانە ئەمە گرنگیەکە کە ڕەب العالەمین پێگەیەکە کە کەس نەیداوە بە مامۆستایەکی ئاینی، بە عالمێکی دین، خوا جەل جەلالوه بە گەورەی خۆی پێی عەتا کردووە. بزانە هەر مامۆستایەکی ئاینی لەوە ئەچێ بەلایەنی کەمەوە جمعانە 500 کەسێک لە بەردەمیە ئەوەستێ خیتابێکی دینی ئەخلاقیان بۆ ئەدا. ئەم خیتابە ئەخلاقیە زۆر وڵات بەرەو پێشەوە ئەبا. وڵات یەکێک لە هۆکارەکانی بەرەو پێشچوونی ئەوەیە ئەو فەردانەی لەناو کۆمەڵگایەکان کە کۆمەڵگاکە ناوی لێ بنێن کۆمەڵگایەکی مەدەنی، فەردەکان لە ئاستێکی وەها بەرزابن، لە ئاستێکی وەها گەورابن کە بزانن چۆن مافەکان یەکتر ئەپارێزن. مەگەر هەر مامۆستایانی ئاینی نین کە فێرت ئەکەن تەنانەت زمانت بپارێزیت و غەیبەت نەکەی بەرامبەر بە هاوڵ و دۆستێکت. مەگەر هەر مامۆستایانی ئاینی نین کە فێرت ئەکەن تێت ئەگەیەنن حەقی دراوسێ چۆن بدەی، لەگەڵ باوکو دایکە چۆن بە حورمەت بی هەتا کۆتایی. جا بزانە ئەلەم ڕوانگەوە کە مامۆستایانی ئاینی ئەم پێگا گرنگەیان هەیە لەناو مجتەمع و کۆمەڵگا، لە بەرامبەردا کۆمەڵێ نقطە هەیە کە مامۆستایانی ئاینی ئەبێ بە وردی دیراسە بکرێ کە ئەم پێگەیە خوا جەل جەلاله پێیداون، بەڵام زۆر کات دەرونیان زۆر ناسک بووتەوە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی حتا لە هەندێک شوێنە پێش ئەو کەسانەی کەوا بە دوایانەوە نوێژ ئەکەن، ئەو کەسانە هێشتا لە ئاستێکی وەهانین حورمەتی تەواو لە مامۆستاکەیان بگرن. اینجا لە ئاستی حکوومەت و دەوڵەتە وەکو پێویست ڕێز لە مامۆستایانی ئاینی ناگیرێ. ڕاستە نەوعەممە جۆرێک لە ڕێز دەرئەکەوێت لە هەندێک کەناڵەوە هەندێک جار بە تایبەتی ئەو کاتانەی کە حکوومەت ئیشی بە مامۆستایانی ئاینی ئەبێ، بەڵام زۆرینەی کات ئەو حورمەتە فەرامۆشە کرێ. تەنانەت کارمەندانی وەزارەتی ئەوقاف پێویستە لەسەریان زیاتر حورمەتی مامۆستایانی ئاینی بگرن. ئەم شەریحەیەکەوە لەناو مجتەمەعا هەمیشە هەوڵی ئیسلاح و چاکەکاری ئەم مجتەمەعیان داوە. جا بزانە چەند خاڵێک باسەکەم بۆ واعیبوونەوەی موسڵمانان لە حورمەت زیادکردنی مامۆستایانی ئاینی. یەکەمین دانیان ئەبێ هەر یەکێک لە ئێمە ئەوە بزانێ کە کاتێک حورمەتی مامۆستایەکی ئاینی ئەگرێت، حورمەتی شیعارێک لە شیعارەکانی دین ئەگرێ. مامۆستایانی ئاینی بوونەتە نقطەیەک، بوونەتە شیعارێک بۆ ئەم دینە. ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. هەر کەسێک شعیرەیەکی خوا یەکێک لەو ڕەمزانەی کە ڕەب العالەمین بە ڕەمز دایناوە بە گەورەی بزانێ، ئەوە لە تەقوای دڵەکەوێتی، ئەوە دیارە خاوەنی دڵێکی گەورەیە کە لە خوا ئەترسێ. اینجا بزانە کاتێک کە تۆ ڕێزی زانایەکی ئاینی ئەگری، ئەوە ڕێزت مجەڕەدی بۆ مجەڕەدی زاناکە نییە، بەڵکو پێشتر ڕێزت لە ڕەب العالەمین گرتووە. وەک لە حەدیثە هاتووە ئەفەرمێ إن من إجلال الله تعالى إكرام حامل القرآن. للرزقرتني خوايا وبقورزانيني رب العالمين كاتي حرمتي كسك أجري كقرآن لسنجاتي ككسك خوا جل جلاله علمي في عطا كردوا. رزو حرمتي زانايان أبي زور بكيري أمر لمجتمعي إيمدا وەک پێشتر لە باو باپیرانمانە کۆمەڵێ دەستور هەبوو لە یاد کران. یەکێک لەو نقطانە بریتیە لە بەرهەستان. دیارە ئەحادیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتووە لەسەر ئەوەی کە کەسێک پێی خۆش بێ خەڵک لەبەری هەڵبستن با جێگەی خۆی لە ئاگرا ئامادەکە. ئەمە نقطەیەکە ڕاستە. ئەمما حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتووە کە بە ئەنساریەکان ئەفەرمێ قوموا إلى سيدكم، بچن هەستن بۆ بەدەم سەعدەوە کە سەید و گەورەی ئێوەیە. ئەم کەیفیەت و ئادابەکە هەبووە لەناو عولەمایە بە توولی تەریخ، لەناو ئوممەتانی ئیسلامە هەموو کاتێک هەبووە. ئەویش نەکڕێز بۆ خودی زاناکە، وەکو فەرمانێکی ئیلاهی کە جێبەجێیان کردو خۆیان بە گەورەزانیوە لەو ئاستەدا. دووهەمین دانە بریتیە لە دەستماچکردن.
نمونەی ئەسحاب ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ زۆرە بۆ ئەوەی کە دەستی عولەماکانیان ماچ کردووە ئەم دەستماچکردنە لە زەمانێک لەمە و پێشە خەڵک وەک تەبەڕوکێک ماچی ئەکرد بۆ ئەوەی خوا جەل جەلالوه فەزڵێکی بداتێ ئەمە یەکێکە لەو سونەتانەی کە خەڵکی ئەبێ بەرامبەر بە عولەمای دین پیادەی بکە و جێبەجێ بکە کاتێکەوە مامۆستایەکی دینی ئەی گەنج بە بازاڕە ئەڕوا ئەی ئەو کەسەی خاوەن دوکانداری زۆر کات ئەمە دەستورێکە بە تابەتی لە شارەکانە لە لادێکانە نەوعەمما ماوە کاتێک مامۆستایەکی ئاینی سەلامت لێ ئەکا لەبەری هەستە وەڵامی سەلامەکەی بدەرەوە تۆ ڕێز لە خودی ئەو شەخصە ناگری ڕێز لە لیباسێک ئەگری کە سەرجەمی عولەمای گەورە ڕێز لە جوبەیەک ئەکری ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لەوێ لەبەری کردووە لە ڕێز لە مێزەرێک ئەگری کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەری ناوە ئەمە نقطەیەکی زۆر گرنگە کە هەمومان ئاگامان لێبێ بەڕێزەوە ناوی مامۆستایانی ئاینی بێنین حرمەتیان زیاتر لێ بگرین ئەو فکرە بۆ گەنانەی کەوا ئەم لەم وڵاتەدا وردە وردە بڵاو کرایەوە هەوڵیاندا حرمەتی مامۆستایانی ئاینی کەم کەنەوە تێیدا هاوشێوەی فکری مارکسیەت و عەلمانیەت و هەتا دوایی بۆیە زەمەنی هەشتاکان سیر دەکرد خەڵکێکی زۆر تەنانەت ئەو کەسانەیش کەوە نوێژیان ئەکرد بە دوای مامۆستایەکەوە هەوڵیان ئەدا کۆمەڵێ قسە یان کۆمەڵە چیرۆک کە نەخوازراوە بە زۆر بیسەپێنن بەسەر مەلای مەشهوردا و ئەو مەسئلەیەوە هەلێ بکەن مامۆستایانی ئاینی پێ بشکێنن کە زەرورە هەر موسڵمانێک هەر کەسێکی دیندار هوشیار بێ ئاگادار بێ بزانێ ئەمە خوتە و فێڵێکی کوفر لە پشتێوەیەتی ئەبێت زمانی خۆی بەرامبەر بە مامۆستایانی ئاینی بپارێزێ بزانێ کە مامۆستایانی ئاینی بەو شێوازەی کەوتم دڵشکاون لەناو ئەم مجتەمع و میلەتەدا پێویستمان بەوەیە ئێمە حرمەتیان زیاتر بگرین ڕێزیان زیاتر بگرین وەکو شەعیرەیەکی گەورەی دین بەگوێیان بکەین ئیطاعەیان بکەین میلەتی کورد لە دێر زەمانەوە مطیعی مامۆستایانی ئاینی بووە عولەمای زۆر بە گەورە سیر کردووە ئەبێ هەمان ئەو صفەت و ئەو ڕێبازەی باو باپیران جارێکی تر بگەڕێتەوە بۆیان دووهەمین نقطە لە نقطەکان کە ئەمەوێ بەیانی کەم بریتە لەوەی کە یارمەتیدانی مادی مامۆستایانی ئاینی ئەمە نقطەیەکی زۆر گرنگە لەناو مەسیحیەتدا هەموو کەسێکە کەسابەتەکە لە 105 واریداتی خۆی ئەداتە ئەو کەسێکەوە ئەداتە کەنیسە دەی بزانە ئەی تۆ موسڵمان مامۆستای ئاینی خزمەتێکی زۆرت ئەکا لە بەرامبەر ئەم خزمەتەیە تۆ پێویستە جۆرێک لە جوڵەی مادیت بەرامبەری هەبێ من ئەمە لە کاتێکە ئەڵێم خۆم پێویستم بە هیچ کەسێک نییە زۆر کاتیش مامۆستایانی ئاینی کە محتاجە بن بۆ قەرزیش لەوە چێ هەندێک جار خەڵکێکی دەوڵەمەند قەرزیشیان نەداتێ جا بزانە حرمەتێک کە تۆ ئەینیت لە مامۆستایەکی ئاینی بزانە خوا جەل جەلالوه حرمەتت لێ ئەنێ سێهەم خاڵ و کۆتاییم ئەوەیە کە هەر یەک لە ئێمە بۆ نەکوژانەوەی حوجرە و مەدرسەکان کوڕێکی خۆی بکاتە زەکات وەکو باو باپیر کوڕێکی خۆی بکاتە نەزر لەبەر خاتری خوا جەل جەلالوه کوڕێکی بێنێ لە بەردەم مامۆستایەکی ئاینیدا بیکاتە فەقێ جا بزانە مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ کە منداڵ بووم دایکم یاری لەگەڵا ئەکردم پێوتم حاجی مامۆستا مەلا عەبدولکەریم ئەڵێ دەی من ناوم کەریم بوو دواتر خوا حەجیشی بە قسمەت کردم و بووم بە مامۆستا مەلا عەبدولکەریم بزانە ئەمەلی دایک و باوک بۆ منداڵەکانیان چەند گەورەیە کە پێویستە بۆ ئەوەی مزگەوتەکانمان چۆڵ نەبێ بۆی زانای ئیسلام لەم میلەتەدا زیاتر بێ و ڕەونەقی ببێ پێویستە ئەم سێ خاڵە جێبەجێ بکەین خوای گەورە پاداشتی هەموو لایەکتان بداتەوە و تا وتارێکی تر هیوام خۆشحاڵیتانەوە خواتان لەگەڵ